تاوەکو دێت کۆمپانیەکانی پارتی و یەکێتی بەردەوامن لە قۆرەخکاریەکانیان و وەک شارەزایان باسی دەکەن کۆمپانیەکانی دەسەڵات بە نایاسایی لە چەندین شوێنی جیاواز چەندین پرۆژەی گەورە بۆ قازانجی خۆیان دروست دەکەن. ئەمە نمونەیەکە لەو پرۆژانەی بۆ دروستکردنی کارگەیەکی قیر لە شاری پیشەسازی عربەت کاری تێدا دەکرێت. بە پێی نووسراوێکی بەڕێوەبەری ناحیەی عربەت کە ئاڕاستەی جێگرایەتی داواکاری گشتی شارەزووری کردووە دەڵێت کۆمپانیایەکی نزیک لە دەسەڵات بەبێ مۆڵەت کار لە پرۆژەکەدا دەکات و داوای کردووە کە پۆلیس ڕێگەی لێ بگرێت. بەڵام پۆلیسیش ڕێگەی داوە کۆمپانیەکە بەردەوام بێت لە کارەکانی و زەویەکی 52 بە نایاسایی بەکاردەهێنێت. پرۆژەیەکی زۆرمان هەیە لە کەرتی وەبەرهێنان و کەرتی پیشەسازی مۆڵەتیان نییە و لەگەڵ ئەوە شاکە مۆڵەتیان نییە دەستیان کردووە بە کارکردن بەشێک لە پرۆژەکانیش تەواو کراون هەرچەندە ڕێگەی محکەمە و داواکاری گشتیشیان لێ گیراوەتە بەر بەڵام بەداخەوە دەستیان کردووە بە کارەکەیان و لە قۆناغی کۆتاییان بەرەو تەواوبوو نەچێت. هۆکاری ئەمەش ئەوەتانێ ئەو کەسانەی کە ئەم پرۆژانە وەرەگرن بەڕاستی بانگراوندێکی حیزبیان هەیە دەسەڵاتێکی زەبەلاح لە پشتیانەوەی بۆ تەواوکردنی ئەم پرۆژانە وایان کردووە کە قۆرەخکاریەک دروست بکەن لە ناو مەشروعەکان و لە ناو دام و دەستگاکاندا. ڕووبەری زەوی شاری پیشەسازی عربەت 2730 دۆنمە و 3 کۆمپانیا 1000 دۆنم زەوی دەکەن بە چەند کارگەیەک هەرچەندە وەبەرهێنانی سلێمانی جەخت دەکاتەوە کە پرۆژەکەیان بۆ کۆمپانیای ڕاگرتووە بەڵام ئەمە دیمەنی بەردەوامی کارکردنی کۆمپانیاکەیە. ڕامانگرتووە تاکو مۆڵەتەکە مۆڵەتی سوزیەکان تەواوێ با بڵێن بەش خەریکە لای ئێمە ئومورەکانی تەواوکە کە تەواوی کرد ڕێگایەنیش بکە بەڵام بە مەرجی تایە مەرجەکەشەوەیە کە ئەوێ دیزاین و بابەتەکانی پێشکەش بکە و ئەپرۆڤ بکرێت لە لای ئێمە. بەپێی زانیاریەکانی NRT لە هەرێمی کوردستاندا نزیکەی 2000 پرۆژە کارکردن تیاندا وەستاوە و بەهۆی پێنەدانەوەی قەرزەکانیانەوە لەلایەن حکوومەتەوە لە 1250 کۆمپانیا 850 مایەپووج بوون. بەڵام دەسەڵات بەردەوامە لە کاراسانی بۆ ئەو کۆمپانیایانەی داهاتەکەی دەگەڕێتەوە بۆ گیرفانی خۆیان. گۆران لوقمان NRT سلێمانی.